ڕۆژتان باش یعنی نازانم چۆن وەسفی خۆشی خۆم بکەم بەم کارە مەزنە کەرکووک زۆر جار مەسەلەن لەگەڵ لەلایەنی شارەکانی ترا بەحموتی بارودۆخە سیاسەکەی کەرکووک لەلایەن خەڵکی شارەکانی تر کەرکووک ناسراو نەبووە مەسەلەن یعنی بۆ نمونە جاری وە هەیە من داویە ژیانم 32 ساڵ پرسیاری وە سادە لێرەکەن سیر یعنی جۆرێک لە دابڕانی کەرکووک هەیە لە جوگرافیای کوردستان لە کولتوری کوردستان بۆ یەکەشی سیاسیە معلومەتە دەوڵەتی عێراق کاری بە ئاراستەکە کردووە. ئینسیکلۆپیدیا خۆی ناوکەی بەخۆیەتی یعنی تۆ هەشتێ فرانە فڵانە شت ئەمە تایەتی وانی هەموو پرسیارێک دەداتەوە. یەکەم شار کە ئینسیکلۆپیدیای بۆ کرا شاری هەولێر دەبێت لە بژیری سەرکردەیەکی گەورە جەنابی کاکۆسەر داناوی بێنی تەبیدامی کۆمەڵی نووسەری کردو تیمێکی زۆر گەورەی لە ئەکادمیست و نووسەرانی گەورەدانا و یعنی داراییەکی زۆری خستە بەردەستیان وەکو پشتگیریەک بۆ شارەکە و بۆ خاوەنێکەبی ئینسیکلۆپیدیا. دووەم شار دبۆ پارێزگای دبۆ بە هەموو قووەتی خۆی پشتگیری کردووە. ئافرین بۆ ئێمە دوو نووسەر سێ نووسەر هەرچی نووسینەوەی ئینسیکلۆپیدیا دەگرنە دەست. ئەمە کارێکی ئاسان نییە بەڕێزان. یعنی کارێکە وەک ئەوەیە کە تۆ وەکو چۆن ئەڵێ فەرهاد بەگشت بێستون ناچوو دروست وایە ئەمانە هاتوون بێستونیان دیوە دەرکردووە. جا ئەم کارە گەورەیە کە کراوە تەبیعەتی حاڵ بەدیچ کوردی هەیە داری بەری خەڵک بەردی تێدەگرێت. ئەمە مامۆستا سنکۆ مامۆستا زایر و مامۆستاکەی تر یعنی نابێت بۆ دڵگیر بن یعنی گەنجێت و ڕە دەبێت کەسێت و ڕە دەبێت قسە دەکات زۆر تەبیعیە چونکە ئەمە شاکارێکە بەڕاستی ئەمە شاکارێکە بۆ کەرکووک دیکرومنتێکی هەتاداییە. ئێمە وەکو کورد هەتا ئەم ساڵانەی دواییە ئیشمان لەسەر نووسین نەکردووە بەڕاستی. مەسەلەن برامانەکان لەم ڕۆوە شارانەتر کاریان کردووە. کاریان بۆ کردووە یعنی جۆرێک لە ناسنامە تا کەرکووک بچن یعنی وەکو مامۆستا فەرمووی یعنی من نامەوێت بچمە سەر وردەکانی زۆربەی سەرچاوەکانم هەیە لە کتێبخانە یعنی خوێندنەوەیکی لاسەنگ و یەکلایەنە بۆ مێژووی کەرکووکەکەنی. من دڵنیام مامۆستا ئەکادمیانە کاری کردو. ئەکادمیانە چۆن تۆ واقع چۆنە ئاوا ئەیخەیتە ڕوو. یعنی ئێمە سەبارەت بە ناسنامەی کەرکووک هەموو جارێ ئەڵێم کەرکووک پێویست ناکەین مناقەشە لەسەر ناسنامەی کەرکووک بکەین کە کوردستانیە. ئەگەر سلێمانی کوردستان بێ ئەگەر هەولێر و کۆی و چەمشەماڵ و کەلات کوردستان بن ئەوە کەرکووکیش کوردستانە. خۆ ئەگە ئەوانی کوردستانە بن ئێرەش دیارە کوردستانیە. بەڵام هەبوونی ئەنسیکلۆپیدیایەکی وا زۆر گرنگە. ئەمە چاوێکە ئەمە ئەبێتە سەرچاوێک و کارێکی باشیان کردەوە. زۆر دڵخۆشم کە کاکزایی فەرمووی ئێمە بۆ ناوەندە ئەکادمیەکانی وڵاتانی جیهانمان نردووە. دەبیستان نەچی ئەوە ئەبێتە سەرچاوە. بەتایبەتی مەسەل باوەکو بە کوردی نووسرابێ یعنی خەڵکێک سبەینێگەڕیدەیەک ڕۆژهەڵاتناسێک توێژەرێک ئەمە وەکو سەرچاوێک هەنایبووە بە ئەو زانیاری کە لەوێدایە ئەبێتە سەرچاوە بۆ نووسینەکانی تر. من نازانم چۆن نووسی دڵخۆشکەم بکە ئەم دەبەگە دڵژی گەورە دەبێت تۆ ڕابێ قسەی دەکە ئەم شتانە وەردن یعنی بەڕێی من هەر باسی نەکەین چونکە ئەمە دارێکی زۆر گەورەیە دارێکی زۆر گەورەیە هەموو میوێکی پێوێت تەبیعیە خەڵک بەردی تێبگرێت. دەست خۆش مامۆستا دەست خۆش کاکزایی دەستی مامۆستا دکتۆرتەها خۆش بڕەهاش مامۆستا سنکۆیشی رەقەمەکانی ئەوە ویلای بن یعنی ڕەنگە نازانم ساڵی هەژدۆ جار مامۆستا ئەنسیکلۆپیدیاکە بچین پێش مامۆستا ئەنسیکلۆپیدیاکە هەمی دەرەبە ماڵی دکتۆر ئاوازە یعنی ئەمە ئاودانەوێشی زۆر گەورەیە لە کەرکووک حەقا هەر هەموومان بچین چەپکەبڵی بۆ بەدی و دەستخۆشی دەکەین. دەستی ماندووتان باشە